بەڵێ 7 ساڵە پزیشکانی ددان لە کوردستان دانەمەزراون لە کاتێکدا لە نەخۆشخانەکاندا سەردانکردنی نەخۆش بۆ نەخۆشخانە حکومیەکان تاوەکو ساڵێک بۆ ساڵۆنیەوەیەکی دیکەش ڕۆشتواتە ئەگەر نەخۆشێک ددانی بێشێت یان ئازارێکی زۆری هەبێ دەبێت ساڵێک چاوەڕێ بکات تاوەکو چارەسەر وەربگرێت. ئێمە دەمانەوێت باسیەم بابەتە بەوردی بکەین لەگەڵ دکتۆر شاخەوان قادر خۆشناو نەقیبی سندیکای پزیشکانی ددان کە ڕاستەخۆ لەگەڵمدا. سڵاو لێ بێ کاک دکتۆر، دەمەوێت بزانم بۆچی ئەوە نزیکەی 7 ساڵ ئەم کێشەیە بەردەوامی دووبارە دەبێتەوە. خوێندکارانی پزیشکی ددان لەلایەک بایکۆتی خوێندن دەکەن کە زانکۆی ئەهلی دەکرێتەوە و پزیشکانی ددانی دانەمەزراویش نەخۆشخانەکان چۆڵ دەکەن، بایکۆتی نەخۆشخانە دەکەن لە کاتێکدا نەخۆشخانەکان لۆدێکی زۆریان لەسرە. ئێوە چیتان کردووە بۆ ئەم پزیشک و خوێندکاران؟ بەڵێ ئێمە چەند ساڵێکە بە مشکلەوە ئەناڵێنین کەوە پزیشکانی دان دەرچوانی کۆلێجە پزیشکیەکان بە بێبەرنامە یەک هەیە لەلایەن وەزارەت خوێندنی باڵا و پلاندانان و تەندروستی کە ڕێژەی دەرچوون بە شێوەیەکە زۆر زیاترە لەوەی کە پێویستە کە خوێندکاران و قوتابیان دەربچێندرێن لە کۆلێجە پزیشکیەکان و لە هەمان کاتدا ئەو 2 ساڵی کۆتایی ئەگەر لە حقیقەتدا باس بکەی کۆلێجی پزیشکیدان 5 ساڵ خوێندنە لە کۆلێج 2 ساڵیش ئیقامەیە لە وەزارەت تەندروستی، کۆلێجی پزیشکیدان 7 ساڵە، واتە 2 ساڵ مەشقکردنی پزیشکیدان بە 7 ساڵە ئەوجا ئەتوانێت پێی بڵێ پزیشکیدان بتوانێت کار بکات لە کەرتی گشتی و تایبەت. بەڵام لە کوردستان لە ساڵی 2015ەوە ئاخر دەورەی خولی دەرچوون 14-15 بووە، لە 15-16ەوە هیچ پزیشکێکی دانەمەزراوە، تەنها ئەوان نەبێت کە بە شێوەیەک لە شێوەکان بە واسەیەکیان هەبوو بێ و دامەزرابن. بە پێچەوانەوە ئێستا 2000 پزیشکی دانەمەزراوە و بێبەش کراوە لە دامەزراندن و زۆر بەشیان ئەگەر خۆبەخشی نەکردێ بێبەش بووە لە مەشقکردن، واتە پزیشکی دان نییە، بە هیچ جێوەک ناتوانێت بژێوی ژیانی دابین بکە. لە کاتێکدا کە وەزارەت تەندروستی پێویستی بە ژمارەیەکی زۆری پزیشکی دانە بە خۆبەخشەکان پڕی کردوێتەوە، لە هەمان کاتە تەعیناتیش نییە. ئەوە وای کردووە کە پزیشکەکان بێبەش بن لە مەمارەسەکردنی ئیشەکانی خۆیان، پزیشکی دان بەکاری ترەوە خەریک بێ، وەکو مۆزەف تەعین بێ، وەکو سایق تەکسی ئیش بکە، لە پرۆژەکان ئیش بکە، یعنی بە هیچ جۆرێک ممارەسە ئیش خۆی ناکە کە 5 ساڵ خوێندوێتی دوای ئەم هەموو خوێندنە. بەڵام ئێمە چەندین ساڵ بایکۆتمان کردووە لە کۆلێجەکان، لە سەرجادە بەردەم ئەنجومەنی وەزیران، پەرلەمانی کوردستان، دانیشتن لەگە وەزیری تعلیم عالی و دانیشتن لە وەزیری تەندروستی، هەر هەمووی ئەنجومەنی وەزیران تا ئێستا هیچ سوودێکی نەبووە. ساڵانە بەیاننامەمان دەرکردووە، داوای دامەزراندنمان کردووە بە هەمان شێوە ئەم ساڵیش. بەڵام بە پێچەوانەوە کە داوامان کردووە ژمارەکەی کەم بکرێ، ئەم ساڵ 3 کۆلێجی پزیشکی دانی ئەهلی کراوەتەوە. هەموو پزیشکێکی ددان وەکو جەنابی شت باست کرد پێویستی بەوەیە کە 2 ساڵ لە نەخۆشخانەکان بەپێی بڕیارێکی تازەکە دانامەزێت پێویستە خۆبەخشی بکە. دوای گەربیەوەی بشخوێنێتەوە، تەنانەت ئەگەر بشخوێنێتەوە دەبێت نزیکی 3-4 ساڵی خۆبەخشی بکە. ئێستا وای لاتووە شوێن بۆ خۆبەخشیەکەش نەماوە. ئەم پزیشکی ددانانە چی بکەن؟ ینی نە ئەتوان پزیشکیەکە بکەن، ئەتوان خۆبەخشیەکە بکەن، ینی لە دۆخێکی قورسدان. ئێوە جگە لە بەیاننامە چیترتان کردووە جگە لە بایکۆت؟ ئێوە هەوڵتانداوە لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ خوێندنی باڵا لەگەڵ پلاندانان قسە بکەن؟ ئێمە بە چەند نووسراو ئەسڵەن بۆ معلوماتی جەنابێت مەسەلەی خۆبەخشی شتێک نییە لە میلاکی سەحە بە ناوی خۆبەخشی، ئەوە داهێنانێکی تازەیە لە نائیلاجی کراوە بۆی بتوانن لە کلینیکە تایبەتەکان کار بکەن. دەنا شتێک نییە بە ناوی خۆبەخشی تۆ موچەیەک نەبێت تەعهودێک بدەی بڵێ من ئیشەکان بەبێ ئیش غایب نابم وا ئەو تەعهودەت پێ بڕەکەنەوە و هیچ مافێشت نییە. وەڵڵا من نازانم زۆرێکە لە کۆلایەتی یعنی تەنانەت لە شوێنەکان بیست بووم ئەڵێ خۆبەخش بۆ نێنانش بخوا. یعنی خۆبەخشی یعنی شێوەیەکە لە شێوەی کە وا ئەکا دکتۆری دانگەنجی ئەم وڵاتە زیرەکترین تەڵەبەکانی ئەم وڵاتە کە ئەسنە کۆلێجە پزیشکیەکان هیچ ئینتیمایەتیان بە وڵاتە نامێنێتەوە، هیچ ئینتیمایەتیان نامێنێت. تۆ بەو شێوەیە لە عێراق بە یاسای ژمارە 2000 هەموو دەرتوانی کۆلێجی پزیشکیدان ئەبێت دابمەزرێن. ئێمە ئێستا کتابێکمان کردبوو پار 2021 لە 9/6/2021 بۆ ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیران بە نووسراویان لە 7/8/2021 ئەوە نووسراوەکەیە نووسراویان کردووە بۆ وەزارەت خوێندنی باڵا، وتویانە سەبارەت بە نووسراوی ناڕەزایی ئەنجومەنی باڵای سندیکانی پزیشکانی دانی کوردستان ژمارە ئەوەندا کە ئارەستەی وەرەزارەتەکەشتان کراوە بەکردنەوەی کۆلیژە پزیشکیەکان لە زانکۆ ئەهلیەکان بۆ ئەم مەبەستەکاری پێویست ئەنجام بدەن بە دوواداچوون و ئاگادارکردنەوەمان لە ڕاو بۆچوونتان گوایە ئەوان پێداچونەوە بکەن و نەیکەنەوە بە پێچەوانەوە دوای ئەو نووسراوی ئێمە 3 کۆلیژی پزیشکیدان کراوەتەوە.
لە زانکۆی هەولێری پزیشکی دوای ئەوەی 2 مانگ بایکۆت کرا. تەمان من کە ئێستا گفتوگۆ لەگەڵ جەنابەتەکەم قسەکەم وەکو نەقیبی سەندیکا قسەکەم وەکو مامۆستای زانکۆ قسە ناکەم، هەر قسەیەکەم لە قسەکانی خۆم بەرپرسیارم وەکو نەقیبی سەندیکا نەک وەکو مامۆستای زانکۆ. لە نووسینگەی سەرۆکی زانکۆ کتابێک کراوە بۆ وەزارەت خوێندنی باڵا ئەڵێ بەڕاگررتنی هەموو کۆلیژەکان لە پسپۆڕە پزیشکەکان نەکرێنەوە لە کاتی ئێستادا تاکو بڕیاری تر لە ئەنجومەنی وەزارەت بەپێی مەرج و پێویستی و بەپێی پێداویستی وەزارەتی تەندروستی و پلاندانان کۆلیج بکرێتەوە. من لەو ڕۆژانە لەگەڵ وەزیری تەندروستی دانیشتم بەڕێزیان وتیم ئاگادارین لەکردنەوەی کۆلیجی ئەهلی. من لەگەڵ وەزیری پلاندانان قسەم کرد وتی بە هیچ شێوەیەک ئێمە ئاگادارین لە کەواتە دکتۆر بە فەرمانی وەزارەتیش بە فەرمانی زانی مەبەستیان لەکردنەوە ئەنجومەنی وەزیران دەرکراوە کە دەبێت پزیشکی ددان بەپێی پێویستی وەزارەتی تەندروستی دەربچێت، واتە دەبێت ئەمە ئەواتەیەوە دەگەێنێت کە پێویستە زانکۆ ئەهلیەکە ستاندارد بکرێت و دەڵێت کە وەزیری تەندروستیش ئاگای لەمەنیە. یعنی وەزیری تەندروستی من پێش هەفتەیەک لەگەڵ بەڕێز سەرۆکی لەژنەی زەبتی و سەرۆکی لەژنەی زانستی لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی دانستی وتی من ئاگاداریمە لەکردنەوەی زانکۆی ئەهلی ئەی چۆن کەواتە بەم دوایانە بۆ نمونە زانکۆیەکی دیکەی تازە کراوەتەوە هی پزیشکی ددان و تەنانەت بە بڕیارێکی خوێندنی باڵا ئێستا بە 86ەوە دەبێت بە پزیشکی ددان لە زانکۆ ئەهلیەکاندا. من نازانم حکوومەتی هەرێم دەسەڵاتی کوردی ئەبێ خۆی یەکلایی کاتەوە ئەوانە بزانی ئەم کۆلیجانە بۆ ئەکاتەوە ئەبێ بەڕاشکاوانەوە بە دایک و باوکی ئەو خوێندکار و قوتابیانە بڵێ تۆ ئەتیتە کۆلیجی پزیشکی دان بە هیچ شێوەیەک مافی کارکردن دوایی دەست ناکەوێت بە سەراحەت ئەو خەڵکە حڕ بێ مناڵی خۆی ئەنێرێ یان نانێرێ. ئێمە بەپێی ئامارانەی کە لە ئاماری هەرێم وەرمانگرتووە ئێستا 6,400,000 ئێمە 4,434 پزیشکی دانمان هەیە. ئێستا بۆ 1,400 کەس پزیشکێکی دانمان هەیە کە لە ئەسڵ دەبی 1,700 کەس پزیشکێکی دانی هەبێ. ئێستا حالیان 672 پزیشک زیادە و ساڵانە ڕێژەی زیادبوون لە کوردستان 135,000 واتە پێویستی بە 78 پزیشکی دان هەیە لە کوردستان تەخەڕوج بکە. ئێستا 5 کۆلیجی ئەهلی هەیە لەگە 2 حکومی ساڵانە ئەکە 800 دکتۆری دان تەخەڕوجەکە، یعنی واتە هەموو ساڵێک 700 پزیشکی دان بێکارەمێنێتەوە. بێ حکوومەتی هەرێم بێ دیبێتێ بکەین لەو کەناڵانە هاوشێوەی هەر بابەتێکی دیکە ئەو خوێندکارانی کە لە زانکۆ ئەهلیەکانەوە دەبن بە پزیشکی ددان لەوێ ساڵانە زیادە دەرچێنێتەوە نابێ بە دکتۆری دان. بەڵێ ئەو خوێندکارانی زانکۆ ئەهلیەکان دواتر ناتوان بۆ پلەبەندیە دابڕۆن کە لە نەخۆشخانە حکومیەکان پێویستە بۆی بە دکتۆری ددان، واتە ئیقامە و ئەوانە ناتوانن بکەن وەکو خوێندکارێکی حکومی. ئایا ئەم کەسانە دوایی کە کلینیک دادەنێن وەکو پزیشکێکی تەواو مامەڵەیان لەگەڵ دەکرێت؟ ئێمە بەڕاستی لەم ساڵانەی دوایی وەکو سەندیکا یعنی بەڕاستی یعنی کەبینیمانە لێژنەی تەندروستی پەرلەمان نەوەزارەتی تەندروستی نەوەزارەتی خوێندنی باڵا بەدەم کێشەکانەوە نەچوون. ئێمە شتێک هەیە وونە لێرە کەس باسی ناکە کە مافی نەخۆشە بڕۆ تۆ سەیری باسی یا مافی نەخۆش بکە لە پەرلەمان بەو ئاخیرە دەرچووە چۆن ئەو خاڵانەیان ڕێک کردو و چەند جوان و ڕێکوپێکە کە ئەڵێ هەموو نەخۆشی کوردستان ئەبێ بێ بەرامبەر عیلازەکانی بگاتە دەستی. بەڵام هیچ وڵاتێک ڕێ بە هیچ دکتۆرێک نادا ئیقامەی نەکرد بێ بچێ لە عیادە ئیش بکە. ئێستا وای لێ هاتووە من یەک لە بەرنامەکان وتیان باشە ئەگەر ئێوە ڕێیان پێ نەدەن و حکوومەت ڕێیان پێ نەدا ئەوانە بە چی پارە پێیەکەن ئێ باشە لە سەحسابی نەخۆش ئەبێ چی خۆی فێر بکە لە عیادەکان و لە شوێنەکان لە سەحسابی تەندروستی ئەو نەخۆشانە. ئەبێ حکومەت لەژنەی تەندروستی پەرلەمان بێنە سەرخەت بڵێن ئەوانە تەخەڕوجەکەن بەبێ تەدریب چۆن دەوامەکەن. دکتۆر کۆتا پرسیارم هیچ هەوڵێکتانیاوە و هیچ هەوڵێک هەیە کە چەند وەجبەیەک لە دەرچوانی پزیشکی دداندا بمەزرێن؟ چکە پێویستێکی زۆر هەیە لە نەخۆشخانەکاندا. ئێمە ئاخرجار کە سەردانی بەڕێز وەزیری تەندروستیمان کرد ئەوە یەک لەو نووسراوانەیە کە ئێمە وەزیری تەندروستی بەرزی کردووە بۆ ئەنجومەنی وەزیران کە بتوان ئەگە بە شێوەی گرێبەستش بی ژمارەیەک لەو پزیشکی دانانە دابمەزرێن کە لە 14/11/2022 واژۆ کراوە. ئێمە نووسراوی ترمان دووبارە نوێ کردوێتەوە بۆ هەموو بۆ سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران زۆر بەڕوونی و ئاشکرا بۆمان نووسیون کە ئەو کۆلژە ئەهلیانە ئەکرێتەوە ئەو بادایک و باوکانیش باش گویان لێبێ هەر هەمویان بێکارە دامەزراندنێک کردێواتە بە کورتی هیچ بەڵێنێکیان داوە دکتۆر ناتوانن تەدریبش بکەن.
هەر هەموو ئەو بەڵێنانەی کە ئێمە وەرمانگرتوە تا ئێستا هیچی بە نووسراو نییە چەند جار دانیشتووی هەر وەزیرێک هەر بەرپرسێک مشکیلەکە بە شێوەیەک بە شەفەی لەگەڵمان حەلەکە بۆ ئەوی مشکلە ئێمە بڕیاریاندا کەوا کۆلیژی ئەهلی یەکەم کۆلیژی ئەهلی کرابەوە وتیان 60 کەس وەرەگرین بۆ ساڵی 220یان وەگرت هەموو جارێکەتینە لەیان بەسەر چاو بۆ دوو مانجیکە ئیشاڵا تەواوە بێت لە 2015ەوە ئێمە بەو هیوا ئاواتە و بەواسطەی ئینشاءالله تا ئێستا هیچ شتێکیان نەکردووە و هیوادارین ئێستا لە ساڵی ئەو نووسراوی ئەخیری وەزیری تەندروستی کە چۆتە ئەنجومەنی وەزیران کە من ئەوڕۆ خۆم سەردانی ئەنجومەنی وەزیرانم کرد بۆ داچوونی ئەو نووسراوە بزانین بەچی ئەگا بەڵام 100 جاری شتعینیان بکەن ئەو کۆلێژانی ئەهلی بەو شێوە بمێنێتەوە بەو ژمارە وەگرتنەوە بەو کردنەوەی ئێستا بە هیچ جۆرێک حەل نابێ هەموو ساڵێک 700 پزیشکی دان لە کوردستان بێکار دەمێنێتەوە هەموو ساڵێک. دکتۆر شاخەوان قادر خۆشناو نەقیبی سندیکای پزیشکانی ددان زۆر